دووبارە سڵاو ئازیزانم هاتینەوەلاتان بە بابەتێکی تازە سڵاو لێ بە ئەلەند سڵاو لە تۆش لیندا دەنگواز چۆنە تۆ باشی تۆ چۆنیت زۆر سپاس دەکەم سڵاو لە بینەرانی خۆشەویستیش لە هەر کوێیەکن هیوادارین هەر باش و تەندروست و بەختەوەر بن ئەم ڕۆژ دووبارە بابەتێکی جیاواز باسەکەین لەگەڵتان نابێکمان لەگەڵ لیندا بابەتی ئەم ڕۆمان لیندا بابەتێکی زۆر بەهاریە بابەتێکە کە دڵنیام ئەو کەسانی گوێمان لێگرن تامەزروی ئەوەن تا کۆتایی لەگەڵمان بمێنەوە بێگومان باسی گژوگیای بەهاراکەین یاخود ئەو گژوگەیانی کە لە بەهارە ئەخورێن زۆر کەس هەیە زۆر حەزی لێ بنمونە کنگر و تۆڵەکە و ئەم بابەتانە بێگومان سوودی تایبەتی خۆشی هەیە ئەم گژوگیانە خواردنی بێگومان شێوازی ئامادەکردنیشی دەور ئەبینێ لەو سوودەیە کە ئایا تا چەند سوود بە جەستەمانەگەێنێ اینجا ئەمڕۆ زۆر بەوردی پێتانەڵین چۆن ئامادەیکەن بۆ ئەوەی کە زۆرترین سوود وەربگرن لێی لە هەمان کاتە ئەو بابەتە بەهاریانە تام و چێژێکی تایبەتیشی هەیە بەشێکی زۆریان من کنر ئەوە زۆریش باسمان کرد کنر یەشەکە لەو خواردنانەی کە هەم بە سوورۆکراوی و هەم کە ئەکوڵێنرێ و ئاوی لیمۆ ئەو شتانی پیاوی بەڕاستی خۆش قارچکی برژاو بۆ ناڵیت من لەگەڵ قارچکە زۆر بینم باش نییە بەڕاستە زۆر حەزم لێ نییە وەڵایی قارچکی برژاو زۆر خۆشە کنگریش خۆشە بەڵامە خۆم زۆر بین لەگەڵانی وەکو تۆ بەس وەکو ئەوەی کە خەڵک بەڵێ خەڵک زۆر حەزی لێە زۆر ئامادەیەکە ئەنجا بە شێوازی جیاواز هەیە کا بەشلە هەیە سووری ئەکاتەوە بە هەموو جۆرێک هەیە ئەنجا ئەمڕۆ بە وردی باسی ئەەکەین بۆ ئەوەی بە دروستترین شێواز ئامادەی بکەن و زۆرترین سوودی لێوەربگرن ئەنجا یەکەم هەواڵیشمان سەبارەت بە کنگرە باسی کنگرەکەین بزانین چه سوودێکی هەیە بۆ جەستەمان فەرمونون بازانێری زیاتر وەربگرین لەم هەواڵەوە توێژینەوەیەکی نوێی ناوەندی نێودەوڵەتی بۆ زانستی خۆراک کە لەسەر چەندین جۆری ڕووەکی کێوی ئەنجام دراوە دەری خستووە ڕووەکی کنگر تەنها ژەمە خۆراکێکی بەهاری نییە بەڵکو کۆگایەکی دەوڵەمەندی مادەی سیلی مارینە کە پارێزگاری لە خانەکانی جگەر دەکات توێژینەوەکە ئاماژە بەوە دەکات ئەم ڕووەکە توانایەکی سەرسوڕهێنەری هەیە لە نوێکردنەوەی شانە تێکچۆکانی جگەر و پاکردنەوەی جەستە لە ژەهرە کەڵەکەبووەکانی وەرزی زستان زانایانی بواری خۆراک ڕوونی دەکەنەوە کنگر بڕێکی زۆر لە ڕیشاڵە سروشتیەکانی تێدایە ئەمەش دەبێتە هۆی چالاکردنی کۆندامی هەرس و ڕێگریکردن لە قەبزی دژە ئۆکسانەکانی ناو ئەم ڕووەکە وەک هۆکارێکی چالاک کار دەکەن دژی تەنۆلکە زیان بەخشەکان کە لە زمانی ئینگلیزیدا بە فری رادیکالز ناو دەبرێن و دەبنە هۆی پیربوونی پێشوەختەی خانەکان و دروستبوونی گرێ شێرپەنجەکان بە پێی راپۆرتە پزیشکیەکان خواردنی کنگر بە شێوەیەکی ڕێکخراو لە وەرزی بەهاردا یارمەتی دابەزینی ئاستی کۆلسترۆلی خراپ دەدات لە خوێندا و ڕێگری لە کەڵەکەبوونی چەوری و ڕقبوونی لولەکانی خوێن دەکات. ڕێکخراوی تەندروستی جیهانی جەخت دەکاتەوە لەوەی ڕۆکە کێویەکانی وەک کنگر بەهۆی ئەوەی لە ژینگەیەکی پاک و بەبێ دەستێوەردانی مادەی کیمیایی گەشە دەکەن بەرزترین جۆری ڤیتامینەکان ئەی کەی سیان تێدایە. پزیشکان ئامۆژگاری هاوڵاتیان دەکەن کە بۆ سوودمەندبوونی تەواو لە پێکهاتەکانی کنگر باشتر وایە بکڵێندرێت یان بە بڕێکی کەم ڕۆنی زەیتون ئامادە بکرێت تاوەکو بەها خۆراکەکانی و تشە ئەمینیە گرنگەکانی لە ناو پێکهاتەکەی لەدەست نەدات. ئەمڕۆکە تەنها خۆراک نییە بەڵکو کلیلێکی سروشتیە بۆ ڕێخستنەوەی هاوسەنگی ئەنزیمەکانی جەستە و بەهێزکردنی سیستەمی بەرگری لە گۆڕانکاریە وەرزەکاندا. زۆر باشە جا ئەم خواردنەی کە لە ناو کوردەواریە زۆر باوە کنگر جگەلەوەی کە بەلای زۆرێکی هاوڵاتیانەوە تام و چێژێکی تایبەتی هەیە و لە هەمان کادا کۆمەڵێک سوودی تەندروستی جیاوازی هەیە بە نمونە شانە تێکچۆکانی جگەر نوێ دەکاتەوە بە نمونە یارمەتی کۆندامی هەرسەیات
و بە نمونە ئاستی کۆلسترۆلی خراپی جەسە دابەزێنێ و لەگەڵەوەیە ڕێگریەکە لە ڕەکبوونی خوێنبەرەکان کامانە بەڕاستی کۆمەڵە نەخۆشی زۆر باون لە ناو خەڵکیالیندا. بێگومان ڕاستە ئەنجاجیالەوە باسی ئەوەشمان کرد کە چۆن ئامادەی بکەین وەکو لە هەواڵەکەیە باسی کرد ئەگەر بە بڕێکی کەم لە زەیتی زەیتون و بە ڕێژەیەکی دیاریکراو بکڵێنرێت بۆ ئەوەی کە زیان بە ترشە ئەمینیە سوود بەخشەکانی نەگەێنین ئەو کاتە بیخۆین بۆ ئەوەی کە زۆرترین سوودی لێوەرگین. جاجیالەوە کاتێکە چین بۆ سەفرە و سەیران زۆر جار هەیە هەمووی لەگەڵ خۆی ئامێرێکێنێ بۆی کە کەنگری پێڵ کۆڵێت و کەنگر بباتەوە بەحسا بۆ سەیران هاتووە ئەچێ یەک زەرف کەنگە لەگە خۆیان باتەوە. ئەمەش ئەوە گەێنێ کە بەڕاستی حەزیان لێ لەوەی کە کەنگر بخۆن و تامی بکەن و جیالەوەی کە سوودیشی زۆرە ئەلەند. بێگومان جا بێجگە لە کنگر ڕۆیک و گژوگەی بەهاری ترمان زۆرە کە بۆ زۆر مەبەست بەکارێن بۆ دەرمان و بە مەبەستی خواردن سوودی تایبەتیان هەیە و تاموچێژی تایبەتیان یەکێکتر لەو خواردنانە تۆڵەکەیە کاویش جۆرێکە لە سەوزە کە بەگشتی لە ناو خەڵکە بە شێوازی سوورکردنەوە پێم وابێ زیاتر ئەخورێ و با ئێستا لەم هەواڵۆ بزانین بەدەر لە تاموچێژەکەی چ سوودێکی هەیە. باچینە لەم هەواڵە. توێژینەوەیکی زانستی لە زانکۆی میونخ لە ئەڵمانیا دەریخستووە ڕۆکی تۆڵەکە کە لە کوێستان و دەشتەکانی کوردستاندا بە زۆری دەڕوێت کاریگەریکی ڕاستەوخۆی لەسەر پاکردنەوەی سیەکان و کۆئەندامی هەناسەدان هەیە. توێژینەوەکە لەسەر زیاتر لە 800 کەس ئەنجام دراوە دەریخستووە. ئەو مادە لینجانەی لە ناو تۆڵەکەدا هەن وەکو چینێکی پارێزەر لەسەر پەردەی ناوپۆشی گەدە و قوڕک دەنیشن و هەوکردنەکان کەم دەکەنەوە. زانایان ڕوونی دەکەنەوە تۆڵەکە دەوڵەمەندە بە مادەی موسیلاش کە یارمەتی شلکردنەوەی بەڵغەم و پاکردنەوەی بۆریەکانی هەناسە دەدات. ئەمە ژوا دەکات مرۆڤ لە جەنجاڵی و پیسبوونی هەوای شارەکان پارێزراوێت. هاوکات ئەمڕۆکە بڕێکی زۆر لە فلاڤینۆیدی تێدایە کە دژە هەوکردنێکی بەهێزن و دەبنە هۆی کەمکردنەوەی ئازاری جونگەکان و تێکچوونی سیستەمی میزەڕۆ. بە ژێرەی ڕاپۆرتەکان زەبری دەرونی و ماندوێتی جەستەیی زۆرجار دەبنە هۆی دروستبوونی ترشەڵۆکی زیادە لە گەدەدا، بەڵام تۆڵەکە بەهۆی سیفەتە تفتیەکەیەوە هاوسەنگی بۆ ناوەندی کیمیایی گەدا دەگەڕێنێتەوە. ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بەوە دەدات تۆڵەکە سەرچاوەیەکی دەوڵەمەندی ئاسن و مەگنسیۆمە. ئەمەش وا دەکات بۆ ئەو کەسانەی تووشی کەم خوێنی بوون وەکو چارەسەرێکی سروشتی کار بکات. توێژینەوەکان دەریان خسووە خواردنی ئەمڕۆکە بە شێوەی شۆربایان کوڵاو دەبێتە هۆی چالاکردنی سووڕی خوێن و گاندنی ئۆکسجینی زیاتر بە مێشک. ئەمەش هەستی ماندوێتی کەم دەکاتەوە. پزیشکان جەخت دەکەنەوە لەوەی تۆڵەکە یارمەتی گەشاوەیی پێست و بەهێزبوونی ڕەگی قژیش دەدات چونکە بڕێکی زۆر لە ڤیتامین ئی و پۆتاسیۆمی تێدایە کە بۆ تەندروستی خانەکان زەڕورن. کەواتە ئازیزانم بەو شێوەیە زانیمان کە تۆڵەکەیەکێکە لە خواردنە زۆر باشەکان بۆ جەستەمان بەتایبەت بۆ گەدەمان کە وەک باس کرا لە هەواڵەکەیە بەهۆی ئەو سیفەتی تفتیەی هەیەی وا کاتکە هاوسەنگیەک بگەڕێنێتەوە جیالەوەی کە بۆ قوڕک باشە و بەڵغەم چۆمڵەی شلەکاتەوە سوودی زۆری هەیە بۆ جەستەمان بەگشتی کەوایە خواردنی ئەو گژوگیایە سوودمان پێگەێنێ جیالەوەی کەسەکە ئەگەر حەزی لێبێت چێژێکی تایبەتی پێبەخشێ بێگومان شێوازی ئامادەکردنی زۆر گرنگە نابێت بڕێکی زۆر ڕۆن بەکار بهێنرێت بۆ ئەوەی ئەو سوودانەی کەم نەکەینەوە. بێگومان دەستخۆشجاوەرە لیندا بیر لەوە بکەرەوە کە لە جۆرێک لە سەوزەی ئاوایە کە ئەم هەموو سوودەی تایە هەم بۆ سیەکان هەم بۆ کەم خوێنی هەم ئەڵێ ڕێگی قژ بەهێزەکات بۆ کەسانی کە کێشەی ڕێگی قژیان یاخود قژیان لاوازە و بۆ کەسانەی کە بە نمونە جگەرە کێشن کێشەی هەوکردنیان زۆرە
و هەوکردنی ڕێڕەوەکانی هەوا و کێشەی پیسبوونی سیەکانیان هەیە ئەمانە هەمووی ئەکرێ بەهۆی تۆڵەکەوە زیانەکانیان کەم بکرێتەوە. بێگومان ئەوە شتێکی گرنگە ئەنجا لەندەمەوە بیرخەمەوە زۆربەی دەروانەکان لە گژوگیا دروست دەکرێت کەوایە ئێمە بەوە ئەزانین کە ئەگەر گژوگیای بخۆین بە سوود بێ وەکو ئەوە دەرمانێکی باشمان خواردبێ و جەستەمان بە پارێزراوی بهێڵینەوە. ئەنجا هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە شتێکی زۆر خۆش من زۆر حەزم لێیە ڕێواز بەجددی زۆر خۆشە تامی ئەنجا جیالەوەی کە سوودیشی زۆرە بۆ جەستەمان ئەنجا بۆ ئەوەی سوودی زیاتری ڕێواز بزانین با لەم هەواڵەوە بیبیستین فەرموون. راپۆرتێکی نوێی ئەکادیمیای نیشتیمانی بۆ زانستەکان لە ئەمریکا ئاشکرای کردووە ڕێواز یەکێکە لە کاریگەرترین بەرهەمە سروشتیەکان بۆ ڕێخستنی ئاستی شەکری خوێن و پاراستنی تەندروستی دڵ. توێژینەوەکە ماوەی 3 ساڵی خایاندووە و دەری خستووە. ترشە سروشتیەکانی ناو ڕێواز دەبنە هۆی چالاککردنی ئەنزیمەکانی هەرسکردنی چەوری ئەمەش ڕێگری دەکات لە کەڵەکەبوونی چەوری لە دەوری جگەر و ناولولەکانی خوێن. زانایان ڕوونی دەکەنەوە ڕێواز بڕێکی ئێجگار زۆر لە ڤیتامین کەی تێدایە کە پێویستە بۆ بەهێزبوونی ئێسکەکان و ڕێگریکردن لە خوێنمەین هاوکات ئەو تامی ترشیەی لە ڕێوازدا هەیە دەبێتە هۆی دەرمانی هۆرمۆنی سیرۆتۆنین کە بە هۆرمۆنی بەختەوەری ناسراوە ئەمەش لە ڕاوچیە کەم دەکاتەوە. بەپێی توێژینەوەکە ڕێواز دەوڵەمەندە بە مادەی پۆلیفینۆڵ کە ڕێگری لە گەشەی خانە شێرپەنجەیەکان دەکات و سیستەمی بەرگری جەستە لە بەرامبەر ڤایرۆسەکاندا بەهێز دەکات. ناوەندە پزیشکەکان هۆشداری دەدەن لەوەی هەرچەندە ڕێواز سوودێکی زۆری هەیە بەڵام پێویستە بە ڕێژێکی هاوسەنگ و گونجاو بخورێت بە تایبەت بۆ ئەو کەسانەی کێشەی گورچی لیان هەیە. بەها خۆراکەکانی ڕێواز کاتێک دەگەنە لووتکە کە بە فرێشی و بەبێ زیادکردنی شەکر بخورێت. ئەمڕۆکە دەبێتە هۆی پاکردنەوەی ناوپۆشی ڕیخۆڵەکان لە پاشماوەی گەنیوەکان و یارمەتی جەستە دەدات مادە کانزاییەکان باشتر هەڵبمژێت. زۆر باشە لەم خواردنەی ترەوە کە هەمومان حەزمان لێتی هەمومان ئارەزووی خواردنیەکەین و بە تایبەتی مناڵان و گەورەکانیش بێگومان کۆمەڵێک تەندروستی و سوودی زیاترمان وەرگرت لەم هەواڵەوە. یەشێک لەوانی کە زۆر سەرنجی منی ڕاکێشە ئەوەیە کە ئەم خواردنە یارمەتی دەردانی هۆرمۆنی سیرۆتۆنینەیە کە هۆرمۆنێکە بەرپرسە لە دڵخۆشی و لەگەڵەوە یارمەتی ڕێخستنی ئاستی شەکری خوێنەیە لەگەڵەوەیە پارێزگایی لە تەندروستی دڵەکات ئەمانە بەڕاستی سوودیە جگار زۆرن سەرڕای تامە خۆشەکەی ئەم کۆمەڵە سوودەی هەیە. ڕاستە بێگومان ئەوە شتێکی زۆر خۆشە کە هەم تامەگەی خۆشە هەمیش کۆمەڵە سوودی زۆری هەیە بێگومانەوەش ئەبێ بە ڕێژێکی دیاریکرا بخورێ نابێت زۆر بخورێت. ئەجا جیالەوە ڕوەکەکان زۆربەیان سوودمان پێگەێنن بەڵام کۆمەڵێکشیان هەن کە ژەهراوین بۆی ئەوێ زۆر ئاگادار بین کە چی ئەخۆین هەر لە خۆمانەوە هەروەکێک هات نەیخۆین و تاقی نەکەینەوە هەر بۆ تاقیکردنەوەش ناکرێت تاقی بکرێتەوە پێویستەکە کە بزانین چییە پێکهاتەکەی چیە چکە هەتا قارچکیش کۆمەڵە قارچک هەیە ژەهراوین نابێت یەکسەر بیخۆیت. ئەنجا جیالەوە ئەلەندا پرسیارێک لێ بکەم چی بۆ سەفرە و سەیران و ئەمانە؟ لیندا ئەو لەوەتەی ئاوە کە شوهەوە خۆش بوو ئەوانە کاتێکی وەمان بۆ نەڕەخساوە بەهۆی زانک و هەم بەهۆی ئیشەوە تا بچین بەڵام هیوادارم بۆ هەینی داهاتوو بتوانم بڕۆم. ڕاستە ئینشاڵڵە هەینی داهاتوو مەجال تێین ناتێنینەوە کاتە پرۆگرام ئەین بە ڕاستان و ڕاستان تاوای لێکەن ئینشاڵڵە با لێرە و گویان لێما بێ لێسەوە خۆیان ئامادە بکەن بۆ هەفتەی داهاتوو. بەڵە سەفرە و سەیران و شت دامەنێن ئێمە دامان نەتەوە. زۆر باشە جا کۆتا هەواڵی ئەم ڕۆمان لەسەر جۆرێکی تری لە بابەتە بەهاریەکانە ئەویش قارچکە. قارچکی ژێشەکە لەو خواردنانی کە لە ناو خەڵکیە بە چەندین شێواز ئامادەکرێت بە نمونە هەم بە سوورکردنەوە هەم بە برژاندن هەم بۆ ناو پیتزا زۆر بەکارێت و با لەم هەواڵەوە بزانین ئەم خواردنەش چ سوودێکی تەندروستی هەیە با بچینە لە هەواڵەکە.
توێژینەوەیکی نوێی ناوەندی نێودەوڵەتی بۆ زانستە خۆراکیەکان کە لە گۆڤاری نیوتریشن جۆرناڵ بڵاوکراوەتەوە دەریخستووە قارچک تەنها پێکاتەیەکی لاوەکی نییە لە ژەمەکاندا، بەڵکو کۆگایەکی دەوڵەمەندی مادەی بێتاگلوکانە. ئەم مادەیە جۆرێکی دەگمەنی ڕیشاڵە کە دەبێتە هۆی چالاکردنی سیستەمی بەرگری جەستە لە ڕێگەی هاندانی بەرگریە خانە هەڵوشێنەرەکانەوە کە وەک هێڵی یەکەمی بەرگری دژی خانە شێرپەنجەیەکان و ڤایرۆسەکان کار دەکەن. توێژینەوەکە ئاماژە بەوە دەکات قارچک تاکە جۆری سەوزەواتە کە بڕێکی زۆر لە ڤیتامین دی تێدایە، ئەمەش وای لێ دەکات ببێتە جێگیرەوەیەکی سروشتی بۆ ئەو کەسانی بەدەستکەمی ئەم ڤیتامینە و لاوازی ئێسکەکانەوە دەناڵێنن. زانایان ڕوونی دەکەنەوە قارچک دەوڵەمەندە بەدژە ئۆکسانە بەهێزەکانی وەک سێلینیۆم و ئێرگۆتیۆنین کە وەک پارێزەرێک کار دەکەن بۆ پاراستنی خانەکانی جەستە لە پیربوونی پێشوەختە و تێکچوونی DNA. بوونی ئەم پێکاتانە لە قارچکدا یارمەتی کەمکردنەوەی هەوکردنە درێژخایەنەکان دەدەن کە هۆکاری سەرەکین بۆ نەخۆشیەکانی دڵ و شەکرە. بەپێی راپۆرتە پزیشکیەکان قارچک بڕێکی زۆر لە پۆتاسیۆمی تێدایە و لە بەرامبەردا بڕی سۆدیۆمی تێدایە زۆر کەمە. ئەم هاوسەنگیە وا دەکات خواردنی قارچک ببێتە هۆی دابەزینی فشاری خوێن و پاراستنی خوێنبەرەکان لە ڕقبوون و کەڵەکەبوونی چەوری. لە ڕووی کاریگەری لەسەر مێشک توێژینەوەکە دەریخستووە هەندێک پێکاتەی ناو قارچک دەبنە هۆی هاندانی فاکتەری گەشە لە مێشکدا کە بەرپرسە لە نوێبوونەوەی دەمارەخانەکان و باشترکردنی توانای بیرکردنەوە و سەرنجدان. ئەم تایبەتمەندیەوە دەکات قارچک وەک پارێزەرێک دژی نەخۆشەکانی ئالزەهایمەر و پارکینسن هەژمار بکرێت. هاوکات بەهۆی ئەوەی کوارک بڕێکی کەم کالۆری و بڕێکی زۆر ڕیشاڵی تێدایە هەستی تێربوون بۆ ماوەیەکی درێژ دەبەخشێت. ئەمەش یارمەتیدەرێکی گەورەیە بۆ ئەو کەسانەی دەیانەوێت کێشیان دابەزێنن بەبێ ئەوەی جەستەیان تووشی بێهێزی ببێت. ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداری دەدات کە بۆ بەدەستهێنانی زۆرترین سوود پێویستە قارچک بە ڕێگەی تەندروست ئامادە بکرێت، وەک برژاندن یان سوورکردنەوەی سووک بە زەیتی زەیتون، چونکە کوڵاندنی زۆر لە ناو ئاودا دەبێتە هۆی لە دەستدانی بەشێک لە ڤیتامینە تواوەکانی ناو ئاوەکە. کەواتە ئازیزانم بەو شێوەیە ئەزانین قارچک یاخود کوارک کەس وای پێڵێت سوودێکی زۆری هەیە بۆ جەستەمان و جیالەوەی کە بڕێکی زۆر ڤیتامین دیتیایە کە زۆر خەڵک لێرە بەدەستکەمی ڤیتامین دیەوە دەناڵێنێ و جیالەوەی کە هەستی تێربوون دەبەخشێ بەو کەسانەی کە حەز دەکەن کێشیان دابەزێنن بەبێ ئەوەی زۆر لاواز و بێهێز ببن و هەستی برسێتیان زۆر بۆ بێت. جیالەوەی کە چەندین سوودی تری هەیە بۆ جەستە و بۆ مێشکمان کەوایە بۆ شێوەیە زانین قارچک چەندێک سوودی هەیە، بەڵام ئەوەی کە گرنگە نابێت زۆر لە ئاوا بکوڵێندرێ بۆ ئەوەی کە سوودەکانی خۆی لەدەست نەدات، پێویستەکە بە کەمێک زەیتی زەیتون یاخود لە ڕێگەی برژاندنەوە بخورێت بۆ ئەوەی کە زۆرترین سوودی لێوەربگرین. زۆر باشە. جا کاتێک باسی گژوجەی بەهارەکەین یاخود باسی سەوزەی بەهارەکەین بە تەنها ئەو بابەتانە ناگرێتەوە کەەوە خۆراک بەکارێنرێن. بێگومان سەرەڕای قارچک و تۆڵەکە و ئەم جۆرە خواردانە کۆمەڵێک گژوجای تری بەهارە هەیە کە ئەکرێت سوودی لێوەربگیرێت بۆ دروستکردنی دەرمان. جا لەوانش گوڵەبەی بوون، گوڵاڵە سوورە و زۆرێکی دیکە هەن. لێدوانێکمان ئامادەیە با پێکەوە بینەری بین، دواتر لەگەڵتانە بەردەوام بین. البته سەبارەت بە ڕۆکە پزیشکیەکان یاخۆ ڕۆکە بەهاریەکان بەگشتی بڵین، ناوچەی هەرێمی کوردستان و زاگرۆسی گەورە ناوچەیەکی زۆر دەوڵەمەندە بە ڕۆکە پزیشکی و بەهاریەکان. بۆ نمونە لە سەرتاسەری عێراق لە ئینسایکلۆپیدیای ڕۆکی عێراقیە کە پێوترێت فلۆرا زیاتر لە 180 بۆ 85 ڕۆکەکانی عێراق کەوێتە کوردستانەوە، هەرێمی کوردستانەوە. بەگشتی ڕۆکە بەهاریەکان توانین بڵین پۆلێنەکرێن بۆ سێ جۆر یاخود سێ سەبگروپ. گروپێکیان ئەو ڕۆکانن کە ڕۆکی بەهاری خۆراکین، وەکو تۆڵەکە و کنگر و ڕێواز و چاوبازە و ئەمانە گێلاخە و
گوێبەرخە و لوشە ئەمانە خەڵک وەکو چێشت بەکارێن هێنێت بەشێکی تر لە ڕۆکەکانمان ڕۆکی پزیشکی دەرمانین واتە لەو وەرزی خۆی کۆکرێنەوە دواتر وشکە کرێنەوە لە وەرزی داهاتووە لە وەرزی هاوین بەرەو دواوە وەکو ڕۆکی پزیشکی دەرمانی بەکاردێن بۆ منە گوڵە بەیبوونمان هەیە نعنامان هەیە چاوبازەمان هەیە گوڵە نیسانمان هەیە کە گوڵاڵە سوورەی پێوترێ ئەمانە زیکەی دەیان جۆر لەم ڕۆکانەمان هەیە کە لە داهاتووە بۆ دەرمان بەکاردێن بێگومان جگە لە ڕۆکە خۆراکی و دەرمانیەکان ئەلبەتە ڕۆکی کەمان هەیە کە ژاهراوین ئەوانەی کە ژاهراوین ڕاستە لە ڕووی دەرمانسازی و بەهای خۆیان هەیە بەڵام پێویستە لەژێر چاودێری بابڕین کەسی پسپۆر و شارەزای بەکاربێت یاخود لە کارگەیەکی دەرمانسازیە لەژێر چاودێری دەرمانسازێکی پسپۆر لە بواری فارماکۆگنۆزی واتەجا دەرمانیە بەکاربێن ئەوە نابێت هەموو کەسێک بەکاریان بێنێت لەبەرەوەی کە ڕێژەیەکی بەرز لە مادەی چالاکی ئەلکۆلۆیدی تایە کە ئەبنە ژەهر سە بۆ منە ژاڵەمان هەیە هەندێک ڕۆکی ترمان هەیە کە ئەمانە ڕاستە با بڵین سوودی دەرمانیان هەیە بەڵام نامان کاتی شابێ بە ڕێژەیەکی زۆر کەم و لەژێر چاودێریەکی وردی پزیشکی دەرمانسازیە بەکاربێن ڕۆکە خۆراکی ئاساییەکان ناسراون خەڵکی گوندەکان بە تایبەتی ئەی ناسنەوە ئەوە لێ یەکەنەوە و یەن لە ناو شاری فرۆشن وەلو ئێمە لەگەڵەوە شاین کە بەڕێگەوە هەڵنەکەندرێت یانەوانی کە سەرکن بە پیاز و سەرکەکە هەڵنەکەندرێ بە مەقەسێ بە چقۆی ببڕن و بێن بیفرۆشن بۆی هەڵداتەوە چکە ساڵ باران زۆر بۆ و پێشبینیەکرێ هەتا مانگی کۆتایی 4 و 5 ڕۆکی پزیشکی و بەهاری هەر هەبێت بەڵام ڕۆکە دەرمانەکان یاخود بەشێک لە ڕۆکە باڵن ژەهراویەکان ئەمانە من قەت ناڵێم کە کەسێک بچێت لە خۆی و هەڵیکردن بە تایبەتێکە شارەزای لێ نەبێت سە بۆ نە دوومەڵانمان هەیە دوومەڵان سەلامەتە بەڵام جۆرێ لە دوومەڵانمان هەیە ژەهراویە قاچکمان هەیە قاچکەکان بە گشتیوانی کە ڕەنگیان سپی و تێریان هەیە و باڵێن قەڵەون ئەوانە سەلامەتن بۆ خۆراک بەڵام لە هەمان کاتیشاندێک جۆری قاچکەمان هەیە کە لەوانێ بە ڕەنگەکە بناسرێتەوە خولەوانێ هەراستی پێ نەکەی نێبە ئەو لەوانێ جۆرێکی ژاراوی بە بەتابەتی ڕەنگێکی تاریک و تۆزە ڕەشی هەیە ئەگەرچی لە ناو کەوانەیەکە بە شەوی زانستی و تاقیگە قاچکی ژاراوی و ناژاراوی لە یەک جاکرێتەوە بەڵام بەگشتی دەکرێت ئەو خەڵکی کاچن بۆ دەست و دەرێک لە خوانە دەست بۆ قاچک نەبن بەڵکو داوا لە خەڵکی ئەو شوێنە ئەو گوندە بکەن کە قاچکان نیشان بن کە کام قاچکە سەلامەتە چکە جار وایە ئەزمونونەکە وا لە ئەو خەڵکاکات خۆی ڕاستەوخۆ قاچکی سەلامەت و قاچکی ژاراوی بناسێتەوە ئەمە نیشانەیەکە لە دەوڵەمەندی خاکی کوردستان بە ڕۆکی پزیشکی جۆرا و جۆر ئەمە لە 1-2 متر چارگۆشەیە ئەم چەند جۆرەمان لێ کردوت و کەمە گوڵەبەیبوونە کامۆمایل کە بابوونەجی پێوتێ ڕۆکێکە بۆ زۆر سەلامەتە تەنانەت بۆ مناڵی 1 ساڵ بەرەوژوور بۆ سنگ بۆ کۆکە بۆ هەرس بەهێزەکە ئەمە گوڵاڵە سوورەیە گوڵاڵە سوورەش تا ڕادەیەک ڕادێکی کەم بەشێکی ژەهراوی تایە بەڵام بەگشتی سەلامەتە بۆ قوڵاندن بۆ نەخۆشەکانی سنگ و کۆکە لە وڵاتانی کە شروعی لێ دروستەکرێ ئەمە گوڵە سەوسنی کێویە چۆن ئێستا لە شەتڵگە و نەمانگەکان گوڵی سەوسنی جوانی هەیە ئەمە گوڵێکی جۆرێکە لە سەوسنی کێوی واتە بەڕی واتە خۆی خۆڕست کەڕوێ بەگشتی ئەم ڕۆکانە ڕۆکی پزیشکین و ڕۆیکی کەشمان زۆرە لەوانی لە دەم چەم و ڕووبارەکان جاترەمان هەیە پۆنگەمان هەیە و ئێستا خۆشبەختانە ڕۆزماری و لافندەر و ڕۆکی کەش باڵین کە خۆڕستگنین هاوردە کراون و لێرە ئەڕوێنرێن ئەم ڕۆکانە بەگشتی ئەوە سەلمێنێک کە ناوچێ من ناوچێکی دەوڵەمەندە و دەکرێت لەژێر چاودێری با بڵین چڕی حکومی یاخولانی پەیوەندیدار ئەم ڕۆکانە لە داهاتوە سوودیان لێوەر بگیرێت بۆ دروستکردنی دەرمانیش دەبێت. کەواتە ئازیزانم بەو شێوەیە ئەزانین کە گژوگیاکان بەکارهێنانیان زۆرە و کرێ لە بواری پزیشکیا بەکار بهێنرێن بەڵام بێگومان لەژێر چاودێری پزیشکی دەرمانساز ئەبێ ئەم کارانە بکرێ بۆ ئەوەی کە تەندروستی هەمومان سەلامەت بێت. ڕاستە جاوی کە زۆر جێگەی دڵخۆشی بوو لەم لێدوانەیە ئەوە بوو کە لە 85 ئەو ڕووەکانی لە عێراقا هەن کەونە هەرێمی کوردستانەوە کەماکرێ لە داهاتوە زۆر سوودی لێبینە جا بەردەوامە بین لەگەڵتان سپۆری تایبەتمان ئامادەیە و کۆمەڵێک پرسیاری ورد و زانستی ئاڕاستەی بەڕێزیانەکەین وشانێکی کورد وەرەگرین وەگەڕینەوە وڵاتە.
دووبارە سڵاو ئازیزانم، ئەنجا ئەمڕۆ باسی گژوگای بەهارەکەین و شێوازی ئامادەکردنیان چۆن زۆرترین سوودی لێوەربگرین. جا بۆ ئەو مەبەستە میوانداری دکتۆر هەڵگورد عەلی پسپۆڕی زانستی خۆراکمان کردووە. دکتۆر بەخێربیت. زۆر سوپاس. دکتۆر لە ئێستاە کە بەهارە خەڵک زۆربەی ژەمەکانی بە خواردنە بەهاریەکان یاخود بە گژوگیا بەهاریەکان پڕەکاتەوە. ئەمە چ کاریگەریەک لەسەر جەستە دانێت؟ خۆی بەگشتی گژوگیای بەهاری با ئێمە پۆلێنیان بکەین. وەرزەکان زۆر جیاوازە و هەر وەرزێک خی گەورە شتێکی داناوە کە لە وەرزی خۆیان تایبەت هەبێت بۆ ئەم گیایە لەم وەرزەیە دانراوە. دیارە فیسیۆلۆژی لەشی مرۆڤ پەیوەستە بە ئەو وەرزەوە. لە وەرزی زستان ئێمە ئەزانین وەرز ڕۆژەکان کورتە و خەمۆکێکی زۆری یەخەی مرۆڤ ئەگرێت، بەڵام لە وەرزی بەهارە ئیترە بێ بچتە دەرەوە بۆی ئەو خەم و خەفەتەی کە هەتا بڕوێتەوە بەپێی ئەو خۆراکانی کە ئەی خۆی بەپێی ئەو گژوگایە کە ئەی بینیت زۆر گرنگە کە فیسیۆلۆژی لەشی توێتر وردەوردە ئەبێ هەستکەی بە گۆڕانکاری بکرێت. شتێک کە زۆر گرنگ بێت لە کوردستانی ئێمە ئەم خۆراکە کوردەواریانەیە، یعنی بە حسابی خۆمان کوردەواریە، بەڵام کوردەواری نییە، لە هەموو شوێنەکانە هەیە، هەموو گژوگیانە لە هەموو وڵاتانە هەیە، بەڵام زیاتر خۆشبەختانە لە کوردستانی خۆمانە ئەم گژوگیانە زۆرە. و یەک خاڵمان بیر نەچێت خوا من کە ئێستا لێرە باسی سوودی ئەم شتانەکەین، ئەمە ئەوە ناگەێنێت کەسێک کە مەسەن ئەڵێن بۆ شەکرە باشە، کەسێک شەکرەی هەبێت تر عیلاج نەخوا، کەسێک بۆ زەختی هەیە زەخت ئیتر ئەمە بخوات و ئیتر چارەسەری نەخۆشی زەختێکات نەخێر. ئێمە وەکو خۆراک پسپۆڕی خۆراک من حەزەکەم ئێستا ئەمە گیاییە شەڵا کەسێکی پسپۆڕی گیاناستان بهێنایە باشتر بوو. ڕیسە من بەهای خۆراکەکەی باسەکەم وەکۆی کە گیاکان چۆنە وەڕاستیەوە کەسی مختصی دوانی تایبەتمان لەسەر و بابەتە زۆرگرت وەک باسی بەها خۆراشەکانیان ئەم شێوازی گۆڕینی سیستەمە خۆراشیە چ کاریگەریەکاتە باشە. ئەنجا ئێمە ئەبێ ئەم شتانە پۆلێن کەین بە دوو بەشەوە، بەشێکیان خۆڕسکەکانە، بەشێکیان ئەوەیە کە دروستکراوە. خۆڕسکەکان بەگشتی بەهای خۆراکیان زیاترە لە دەستکردەکان کە ئێستا ئێمە لە بازاڕایی بینین زۆر جاشتێکی زۆر جوانە. من تەسەورەکەم ئەمەیان دەستکرد بێت، ینی خۆڕسک نییە ئەوەیان ئەو پاڵپینەیە. بۆیەوە یعنی کسر دیارە کەسەکە کە مختصی شتەکە بێت ئەیناسێتەوە کە ئەوە دەستکردە یا خۆڕسکە. خۆڕسکەکان لە هەمووی باشترن و خۆڕسکەکانش دیسان ئەنواعیان هەیە. ئەنواع سوودەکان بەگشتی ئێمە لە خۆڕسکەکانە کە هەمانە هەر جۆرێک و تایبەتە بە نەخۆشیەک، یعنی زۆر گرنگە ئێمە بیان ناسینەوە بزانین چی سوودێکی هەیە چی زیانێکی هەیە. و چونکە مەرج نییە هەر شتێک گیایی بێتی تر زەرەری نەبێت زیانی نەبێت، چونکە ئێستا بۆ نمونە ڕێواسمان هەیە، ئەگەر ئەم ڕێواسە سەرنجی بن لە سێ بەش پێکاتەوە. بەشێک کە ئەمە ناوکرۆکی ڕێوازەکەیە، بەشێکی کەمان هەیە گەڵای ڕێوازەکەیە، بەشێکی کەمان هەیە بنکی ڕێوازەکەیە. هەر یەکیان بۆ نەخۆشیەک باشە. گڵای ڕێوازەکە لە هەندێک شوێنە ئەڵێن ئەگەر زۆری لێ بخۆی ژەهراوی و نابێ بخورێ. باشە. ڕێشوی ڕێوازەکە زۆر تاڵە. عادەتەن ئەدرێ بۆ کێ بە نەخۆشەکانی شەکرە و شەکرە زۆر داڵبەزێن، بەڵام ئەگەر زۆری لێ بخورێت جیسان کاریگەری کاتە سەر گورچیلە نابێ بخورێت. ئەم نێرکە ڕێوازە ئەسڵیەکەیە. ئەم ڕێوازە ئەسڵیە کە ئەخورێت عادەتەن ئەمیش بە پێی ڕێژەکەی ئەبێ بخورێت، نابێت زۆر بخورێت. بڕێکی زۆر من زیانەکەی باسەکەم ئێستا چونکە زۆر سوودی هەیە. زیانەکەی چییە؟ ئۆگزالیتێکی زۆری تایە. ئەم ئۆگزالێتە وا ئەکات کە کالسیۆم لە لەشی تۆیە دەربکرێتە دەرەوە و ناڵە کالسیۆم ئەبزۆرشن ببێت و ئیشێکی کەی کە بۆمانەکات چییە؟ ئەوەیە کە بەردی گورچی لەمان بۆ دروست دەکات. یعنی کە من حەزەرەکەم ئەمە ئەخۆم ئەبێ ئاگاشم لەوە بێت کە دکتۆر ئەو کەسانی کێشەی گورچی لە یاخود کێشەی لاوازی ئێسکیان هەیە باش نییە زۆر زیادە ڕووی دەکەن بەدڵنیایی و نابێت زۆر بخۆن. ئەمە یەکێکە لەوانەی کە باسیەکەین. بۆ نمونە پاڵپینەمان هەیە، ئەم پاڵپینەیە سوودێکی هێجگار زۆری هەیە چونکە ئۆمیگا سێیتە لە پاڵپینەیە، بەڵام لەوە سوودی زیاتر هەبێت هەر لە پاڵپینەیە چییە؟ پاڵپینە ڕیشوی هەیە، قەدی هەیە، گەڵای هەیە، گوڵی هەیە، تۆوی هەیە. تۆوەکەی لە هەر هەمووی سوودی زیاتر. تۆی پاڵپینە و حتا ئەوانشی کە غودەیان هەیە تۆی پاڵپینە بەکارهێنن زۆربەی توێژینەوەکان سەلماندویانە کە هێجگار سوودێکی هەیە و ئۆمیگا سێیەکی زۆری تایە و چەورێکی باشیشی. پاڵپینە یەکێکە لەوانەی کە یەکێک ئەڵێ گەرمابردەیە، گەرمابردوویەتی، عادەتەن ئەم پاڵپینەیە چاکەکرێت. ئێمە لە شتە سروشتیەکانە شتێک هەیە زۆر گرنگە بزانین.
ئێستا مەزدانی شتە سروشتەکان زۆر باشەوە نییە باشە بەڵام کێ تێکی ئەیە دەستکردی مرۆڤەکان تێکی ئەیە کە چۆنێتی دروستکردنەکەی ئێستا ئەماتوانی بە خاوی بخۆی بەڵام فەرمو ئەمەیان بە خاوی بخۆ بزانە چی لە یەکە زمانت قاشقاژەکات ئەی بڕێت ئەمە ئەگەر بە خاوی بخۆی دروستکردنی ئەمە زۆر گرنگە بزانین لەگەڵ چیا دروستیەکەی عادەتەن لەگەڵ نیسکا دروستەکرێت لەگەڵ شۆفانە دروستەکرێت بەڵام هەندێک جار ئەگەر بتێ بڕێکی زۆر باش لە پرۆتین وەرگری وەشتەکەشت زۆر سروشتی بێت لەگەڵ پۆڵکەیە دروستیکەی باشە پۆڵکە نازانم لای خۆمان نەتانهێناوە پۆڵکە شتێکی زۆر نایابە لە بازار ئێستا لای کوردەواری خۆمانە زۆر کەم ئەبینم لە بازارە نییە ئەم پۆڵکەیە ئەگەر بزانن چی سوودێکی هەیە هەمووی بە تاکید ئەچێ بۆ پۆڵکە بەڵام پۆڵکەش ئاگادار بن ئەویش ئەنواعی هەیە نوعی گیایی هەیە نوعی بڵێن ژەهراوی هەیە نوعی تەندروستەکەی هەیە ویش ئەبێ بیناسیتەوە بە پێی اختصاسەکەت ئەبێ و کەسە بزانێت کە چ پۆڵکەیەکە ئەو پۆڵکەیە عادەتەن مادەیەکی ئاسنی زۆری تایە و بۆ کێ باشە و فۆلیک ئەسیدێکی زۆریشی تایە بۆ کێ باشە بۆ ئەو خانمانەی کە لە سەرەتای دووگیانیان زۆر سوودی لێ بێنن ئەو پۆڵکەیە چونکە بەهایەکی پرۆتینی زۆرشی تایە و ئەگەر بێت و لەگەڵ ئەمایە دروستی کات یعنی سوودەکەی دوو ئەوەندە ئەکات وەوا باشترە بە کوڵاوی بخورێت نەک سوور بکرێت کەواتە باشترین شۆری خواردنەکان بە خاویە دوای سوورکراوەیە دواتر دواتر کوڵاویە دواتر سوورە کولاوە بەڵام ئەبێ بزانین لە چی ڕۆنێکی شادروستیەکەی ئەوش زۆر گرنگ ئەمە باسی ئەومان بۆ بکەی بە تایبەت بۆ پۆڵکە کە باست کرد زۆر باشە یاخود وتت تۆی ئەمە زۆر باشە چۆن بیخۆن تۆوەکەی عادەتەن ئەگەر بێت و ئەمە پیر بێت لەگەڵ تۆوەکە بە چێشت ئەتوانی بیخۆی ئەگینا ئەتوانی کەوچکێک بێتە ناو پەرداخە کوپێک ئاوی گەرم و بیخۆی ئەتوانی بە کوڵاویش بیخۆی بەڵام لەگەڵ چێشتا بێت لەوانەیە باشتر بێت وەرە با من معجزەیەکی ئەو گەڵامێوەت پێ گەڵامەیەکم بەرە زۆر خۆشیشە دکتۆر ئەم گەڵامێوە سوودێکی یەجگار زۆری هەیە ئەو گزارێتێکی باشی تێ ئەمەش دیسان ئەبێ حەزەر بکەیت کە چۆن ئەیخۆیت چۆنەتی خواردنی ئەمەش زۆر گرنگە چونکە وتمان ئەوانەی کە بەردی گورچیلەیان هەیە زۆرە بە حەزەر بکەن بەڵام یەکێک لە معجزەکانی کە زۆر گرنگە ئەوانەی کە سکچوونی خوێناویان هەیە سکچوونێکیان هەیە خوێناوی و بە تایبەت لە وەرزی زستانە زیاتر ئەم نەخۆشیە زۆر سەرهەڵەیات و ئەوەی تر دوای ئەوەی کە پسپۆرە بەڕێزەکانی هەناوی ئەیان بینن دواتر یەن بەهای قیمەی خۆراکیەکانی تر وردە ئەبێ یەتە لای ئێمە بەرنامەی خۆراکی بۆ دانێن چونکە ئێمە بەڕاستی کەوتت پسپۆڕی خۆراک هیچ پەیوەندیەکمان بە دەرمانەوە نیە حتا پاراسیتۆڵش لە لای ئێمە نییە کە باسی خۆراکەکرێت حتا سەپلیمنتەکانیش من وەکو شخصی خۆم سەپلیمنتیش نایم بە نەخۆش سەپلیمنتی تر ئەوەیە کە لە ڕێگەی هەندێک تەواوکەری خۆراکیە لە بازاڕی تر لە سوپەرمارکێتێکە توانی بیکڕێت من ئەوەش پێشنیار ناکەم ئەمە کە هاتە لای ئێمە گەڵامێوی ئێنێ بەڵام گەڵامێوەکەی با تازە بێت بتوانێت بیجوێت و بیخوات زۆر بە ئاسانی هەریحتیادی بەکاڵی بیجوێت و بیخوات یەکێکە لە چارەسەرە زۆر بەهێزەکانی ئەوانەی کە سکچوونی خوێناویان هەیە چونکە قابزە وات لێ ئەکات قەبز دەکات وات لێ ئەکات ئێت وردە هێڵینیشی دروستەکات ڤیتامین سیەکی زۆریشی تایە ئۆکزالێتێکیش زۆریشی تایە و ئەنتی ئۆکسیدەنتێکیشی زۆر بەهێزە بۆیە زۆر گرنگە ئێمە ڕەچاوی ئەم خاڵانە بکەین کە خواردنەکانە خۆی شتێکی کەمان هەیە بەداخەوە نەتان هێناوە پێڵێن ئەسپەرەجەس مارچوبەی پێڵێن مارچوبە بە فارسی ئەسپەرەجەس بە ئەسپارەگەس بە ئینگلیزیەکەی پیازە وەکو نێرکی پیازە نازانم ئەگەر لێرە نییە ئەگەر تەسویرێک یا شتێک هەبێ پیشانی بن ئەسپەرەگەسە ئەمە سوودی یەجگار زۆری هەیە حتا بۆ ئەوانەی کە مەشروب خۆریشن وات لێ ئەکات تەندروستی جگەرت ئەپارێزێت وات لێ ئەکات کە تۆ بتوانی هەرچی خۆراک بە جوانی بکەی و هەستی هۆرمۆنەکانیشت زۆر ڕێکەکات یعنی بە تایبەتی سێکشوال هۆرمۆنەکان زۆر گرنگە بۆ حاڵەتە و فایبەرێکی زۆریشی تایە و کالۆریکی کەم بەڵام ئەمە وا باشترە لەگەڵ سیر و ڕۆنی گوێزی هیندیا بخورێت وردیەکرێت ئەی کوڵێنیت وردیەکرێت سوورەکرێتەوە لەگەڵ سیر و ڕۆنی گوێزی هیندیا بەڵام ئەمەش کەسێکە عیلاجی ئەسپرینی هەیە نابێ ئەمە بخۆ چونکە سیریتە ئەوانش ئەبێ حەزەر بکەن چونکە بێ پرسیاریان لێ بکەی ئایا دکتۆرە بە ڕێزەی پێشتر کە عیلاجی بۆ کردو زۆر گرنگە کەواتە دکتۆر هەرچەند ئێمە کە باسی سەوزاکەین وەکو خۆراکێکی ئاساییە و بەردەستە بەگشتی بۆ زۆربەی خەڵک بەڵام بەشێکی زۆریان پێویستە کە بگەڕینەوە بۆ لای
پزیشکی پسپۆر بە نمونەوە خۆت باسێ کرد نابێ هەنێکی ئاوا زیادە ڕووی لە تیا بکریا خود بەبێ ڕاوێژ بخورێت بە دڵنیایەوە ینی هەندێک جار کە ئێمە باسی ئەمەکەین ئەمە سحریە بۆ و نەخۆشیە ینی مەرجنیە هۆ ڕاست بێت مەرجنیە هەر هەمووی لە سەد هەموو نەخۆشێک ڕاست ئیلا ئەبێ پێشتر عیلاجی لای تەپەی بەکە وەرگرتە بێت ئەمە تەواوکاری چارەسەرە بۆ ئەوە چونکە لە زۆربەی وڵاتانە ئیسە تیمۆرک هەیە تیمۆرکەکان عادەتەن لە جەڕاحێک پێکاتووە لە باتنیە لە دکتۆرێکی نەفسیە دکتۆرێکی خۆراکە دکتۆرێکی دەرمانسازە هەموو ئەمانە بە تیمۆرکێک گیشتەکەن چونکە لەوانەیە تۆ دەرمانێک ئەی بە یەکێک ئەو دەرمانە کاریگەری خۆراکەکەی کە من ئەیەمێ دەرمانی کاریگەری خۆراکەکەی کەم کاتەوە ئێستا تۆ ئەنتیبایۆتیکەکەی بە یەکێک مەسەن ئەڵی چا لەگەڵ یامەخۆ یا شیرێک لەگەڵ ئامەخۆ مادەی ئاسنی ئەیتێ ناڵێ ئەوەی لەگەڵ ئامەخۆ دکتۆرەکە لەوانەیە مەجای ئەوەی تیانە بێت یا مەجای ئەوەی نەبێت کە ئامۆژگارەکەی بکات بەڵام ئەو کاتێتە لای دکتۆری خۆراکە پسپۆڕی خۆراکەکەن ئەڵێت تو ئەو حاڵەتت هەیە نابێ ئەمە لەگەڵ ئەو خۆراکە بخۆی یاخود ئەبێ نیم سەعات دواتر بیخۆی ئەمە یعنی ئامۆژگاریەکە بۆیە بە تیمۆرک لە کوردستانی ئێمە بەڕاستی من زۆر هەوڵمە ئەو تیمۆرکە دروست بکرێت لە بەتایبەت لە نەخۆشخانەکانە بەداخەوە تۆزە ئینسیجاممان نییە بەیەکەوە ئەوەش یەکێکە لە خەلەلەکانی کە لە تیمۆرکی نەخۆشخانەکە هەرچەندە ئێستا خەریکە دروستە بێت ئەوەش دڵخۆشکاریەکە کە تیمەکان بەیەکەوە ئیشەکە دەستخۆش دکتۆر ئەمە باسێکی ئەو کەنگرەمان بۆ بکەیت خەڵک زۆر حەزیلێتی زۆر ئەیخوات و ئەنج بزانین بە چ شێوازێک باشترینە بۆ تەندروستی ئەو کەسەی کە ئەیخوات خۆی بەڕاستی ئەمە یەکێکە لە معجیزەکانی ڕۆکی گیایی کە هەبێت و زۆر سوودی هەبێت بۆ مرۆڤ چونکە فایبەرێکی زۆری تایە و بڕێکی کالۆری کەمی تایە ئەمیش گەڵای هەیە تۆوی هەیە قەدەکەی هەیە و زیاتر لای خۆمان قەدەکەی ئەخورێت و حتا تۆوەکەی زۆر زۆر گرنگە چونکە ئەویش بڕێکی زۆر پرۆتینی تایە و بڕێکی زۆر فایبەری تایە تۆوەکەی ئێستا تەسەورەکەم لەناو چەرەسەکانی شایسە هەبێت تۆوەکەی ئەفرۆشن بەڵام ئەمە بە حکمی ئەوەی کە کاریگەری ئەبێت لەسەر جگەر زۆر زۆر باشە بۆ کەسانی کە نەخۆشی جگەریان هەیە و بەتایبەت چۆری جگەرداوە بەزێنێت و یەکێکە لەوانی کە بۆ تەندروستی دڵ باشە و وات لێ ئەکات کە LDL-ی لەش داببەزێت هەرچەندە زۆر قسە هەیە لەسەر ئەوەی کە ئەبێت چۆری دابەزێت و چۆری دابەزێت زۆر خراپە و ئەمانە بەڵام لە حاڵەتی مامناوەن نابمێنێتەوە چونکە چۆریەکانیش سوودی خۆیانیان هەیە بۆ تەندروستی مرۆڤ یەکە لەوانە کە گرنگە بۆ دابەزاندنی کێش بەڕاستی دابەزاندنی کێشێکی زۆر باشمان بۆ ئەکات و وەمان لێ کات کە مادەیەکی ئاسنیشی تایە چونکە فایبەریشی هەیە مادەی ئاسنیشتی هەیە واش لێکێکی کە لەوانەی کە سوودی هەبێت بۆ نەخۆشەکانی شەکرە چونکە باڵانسێک بەتایبەت ئەوانەی کە ئینسولین ڕێزیستەنسیان هەیە مقاومەی ئینسۆلینیان هەیە وات لێ ئەکات کە مقاومەی ئینسۆلینەکەی کەمتر بێتەوە بەرامبەر بە نەخۆشیەکەی و باڵانسێکی بۆ بگەڕێتەوە ئەمە لە سوودەکانی بەڵام هەرچەندە توێژینەوەی کرا من زۆر دڵنیانیم لەو توێژینەوەی کە کراوە یاخود ڕاستە یاخود ڕاست نییە لەوانەیە ئەمە ترسێکیش بخاتە دڵی کەسەکانەوە زۆر خواردنی باش نییە بۆ کەسێک کە حەملی هەبێت زۆر خواردنی و زۆر گەڕام بە دوای سەرچاوی هۆکارەکەی بەڕاستی نەمدۆزیەوە چونکە یەکێک لە هۆکارە ئەساسیەکانی کە وات لێ ئەکات چونکە هەستی تێربوون تایاتەیە فایبەرێکی زۆری تایە ئەگەر زۆر بخۆی وەکو بڵێ ئازارێکی سکت بۆ دروستە بێت لەو ئازارێک کە دروستە بێت احتیمالەکات پەستانێ بخاتە سەرجەنین و ئەو کاتە یەکێک بێت لە هۆکارەکانی کە ئەوە وابێت یاخود نا بەڵام ئەوە دڵنیان نین کە ئەوە ڕاست بێت یاخود ڕاست نەبێت بۆیە بە ئەوەی بەدەمی ئێمەوە بڵاو نەبێتەوە بڵێن وڵایەکێکە لە خراپەکانی بۆیە مادەی ئاسنی تایە فایبەری تایە کالسیومی تایە پۆتاسیومی تایە و زۆر زۆر بە سوودە بۆ نەخۆشەکانی شەکرە و دڵ و زەخت دکتۆر یەک شتی تر بە چ شێوازێک ئامادە بکرێ باشترین شتە خۆی وڵای ئەمە کابانی ماڵ دروستی کا باشترە بەڵام باشترین شێوە ئەمەیە کە بەکاڵی بخورێت بەکاڵی ناڵم ڕۆکەکان زیاتریان بەکاڵی بخورێ باشترە و دوای ئەوە کە زانیمان هێنا چونکە دڕکێکیە بەڕاستی زۆر کەنگ بە ماسی هەیە ئەنی نازام دروستیەکەن و ئەیکەن بەنەوە ئاردێکا ئەمانە دواتر لە ڕۆنا سووریەکەنەوە ئەمە وات لێ ئەکات بەهای خۆراکیەکەی ئەمێنەیە بەڵام زیانی بۆت هەیە چونکە یەکێک ئەو ئاردی کە هەیە احتیمالەکات ئاردی سپی بێت
بێگومان ئەوە بەڵام ئەگەر خۆی بە تەنها بێت لە ڕۆنێکی سروشتیا بۆ نمونە ئۆلیڤ ئۆیڵێکە زەیتونە کابێت ئەکسترا ڤێرجین ئۆلیڤ ئۆیڵ بێت سوور بکرێتەوە پیازی تێ بکرێت سیری تێ بکرێت ئەوەی یەکێکە لەوانی کە زۆر باشە و ورد بکرێت یەکەم جار ئەیکوڵێنن وابزانم یەکەم جار ئەکوڵێت دوایە وردیەکەن دواتر هیوایە هێلکەی تێکات هیوایە پیازی تێکات سیری تێکات هیوایە ئیتر بە حەزی خۆی شتیکەی تێکات و ئەیخوات و ئەیخوا عافیەتیان بێ. دکتۆر بەگشتی ئەو کەسانی کە بەنمونە لە کاتی ئاساییە لە وەرزەکانی تر ئاسایی سیستەمێکی خۆراکی گشتی پەیڕەوەکەن لە تێکەڵێک لە برنج و گۆشت و مریشک و ساوزەواتەکان بەڵام ئەگەر بێت و کتوپڕ گۆڕانکاریەکی گەورە لە سیستەمی خۆراکیە بکرێ و ڕوو بکرێتە سەوزەکان ئایا ئەکرێ ئەمە زیانی لاوەشی لێ بکەوێتەوە؟ خۆی بێگومان چونکە سەوزەکان ڕیشاڵێکی زۆریان هەیە ئەو ڕیشاڵش وار لێ ئەکات هەڵاوسانێکی سکت بۆ دروستەکات یا هەندێک جار احتیمالەکە بێتە هۆی سکچوونێکی بەهێز یاخود هەندێک جار هێڵنج و ڕشانەوە بۆ دروستە بێت ئەمە یەکێکە لەو زیانانی کە هەیەی و نابێت لە پڕ بچتە ناو حاڵەتەوە چونکە ئێستا هیوەمان هەیە ئەڵە فەرم و پیازێک بخۆ لەوانەیە تا بەیانی سکی بێشێت لەوانەیە زۆر کێشە و شتیکەی بۆ دروست ببێت بۆیە وا باشترە کەم بخورێت و مناوە بەشی تیابێت نەک من گرتم بە تۆڵەکەەوە ئیسەوەکو ئەڵێن یاپراغ کە ئیتر زانیان بەهاریەت خەڵک نیوەی لە ماڵ دەرەچێتە دەرەوە نیوەی هەر نایەتەوە بۆ ماڵەوە بەیانی یاپراخ نیوەڕۆ یاپراخ ئێوارە یاپراخ هەفتەی داهات و دیسان یاپراخ بەڕاستی هەفتەی جارێک ئەوە بکرێت لەوانەیە سوودی باشتر بێت وە چونکە ئەگەر ڕیخۆڵی مرۆڤ ئەگەر سەرنج بە تۆ گوڵێکت هەیە ئەگەر بەردەوام ئەو گوڵە فێرکەی ئاوی زۆری بی دوو ڕۆژ ئاونەیات تێکەچێت بەڵام ئاوی زۆریشی بە لەوانەیە تێک بچێت ئەبێ باڵانسێک هەبێت لەو نێواندا کە ڕایگرێت نە زۆر بێت نەکەم بێت و هەشە حەزە ئێستا هیوایە حەزی لێ هەموو ڕۆژێک مەسەڵەن کنگری هەبێت هیوایە حەزە کات هەموو ڕۆژێک مەسەڵەن تۆڵەکەی هەبێت بە حەزی خۆیەتی ئەمانە ئیتر شتەکانیە گۆڕێت وڵات تۆڵەکەتان نەهێنا بوو ئەو پەڵپینە بووانە تۆڵەکەش یەکێکە لەوانەی کە بەڕاستی معجزە ئاسایە بۆ هەرس چونکە لەم وەرزەیە ئێستا زۆرە و تۆڵەکەش گەڵای هەیە قەدی هەیە تۆوی هەیە باشترینیان حتا یعنی من زۆر جار سەرنجم ماوە لەگەڵ پوونەیە گوڵە بەیبوونە ئەوانەی کە گەورەترین کێشەی گەدەیان هەیە گەورەترین کێشەی گەدەیان هەیە ئەم سێ خۆراکە بخۆن زۆر گرنگە بەڵام وەکو دەمنوش بیخۆن دەمنوش چییە؟ یعنی نایکوڵێنیت ئاوی گەرمەکەی بەسەریا بابوونە یەکێکە لەوانی بەڵام کەیش بخورێت چۆن بخورێت وە چەنی لێ بخۆی بابوونە پێشنان بخورێت یەک پیاڵە پێشنان و نابێت بکوڵێت دووسێ گەڵا ئاوی گەرمەکەی بەسەریا دە دەقەدایەنیت و تۆزە سار دەبێت و ئەیخۆی پونگە لەگەڵ تۆوی پەڵپینە پونگەکە دوای نان بخورێت تۆی پەڵپینە لە بینی ژەمەکانە بخورێت گەورەترین کێشەی گەدەتە بێت چارەسەریەکات وە شتێکی کە ئێوە نەتان هێناوە نەعنا لەگەڵ پونگەی کەژی کەژی و نەعنا یەکێکە لەوانەی کە بۆ ئازاری گەدە باشە و ئەو خانمانەی کە سوڕی مانگانەیان نییە پونگەی کەژی بخۆن سوڕی مانگانیان بۆ دروستەبێتەوە ئەمانە یعنی زۆر گرنگن لە کوردەواری خۆمانە هەیە بەڵام نابێت زۆر بخورێت پونگە یەکێکە لەوانەی کە مادەی ژەهراویشی تایە نابێت زۆر بخورێت و دێم بێت باشتر لەگەڵ ئەوی چاتر و نازان بۆ شتا کوردانێتان نێنەوە چاترەیە زۆر شتی کوردی کەمان هەرەوە نەمان پێات تۆ کێشەکەمانەوە بوو هەینیش بەگشتی تۆزێک بازارێمەشتان لە سەیران کرد تۆ یەک پرسیاری ترم هەیە هەرچەنە کەمێک دوورەکەوینەوە لە بابەتە سەرێشەکەمان بەڵام یەکێک لەو خواردنەوەی تر کە زۆر بەکارێ سرکەی سێوە ئەگەر بەڕێژەیەکی زۆر بخورێتەوە ئایا زیانی ئەبێ ئەمیشکا من بیستومە هەنێک کەسەیە زیاد لە پێویست بەکارێنێ هەنێک کەسێ هەموو ڕۆژێک دوو پەرداخ و سێ بەرداخی لێ خواردوێتەوە باسی کەسی تەندروست دەکەین کەسی تەندروست ئەبێ ڕۆژانە لە دوو کەوچک چێشت سرکەی سێوی سروشتی زیاتر نەخوا توێژینەوەکان سەلماندویانە زیاتر بخورێت کاریگەری بێت لەسەر گەدە خۆی سرکەی سێ و ئاگادار من بۆ گەدەش زۆر بەهێز یەکات بەهێزەکان ئەگەر لەگەڵ هەنگوی نابخورێت بەڵام ئەگەر زۆر بخورێت بە عەکسەوە ئیشەکەت وا باشترە لە دوو کەوچک زیاتر ئەگەر کەسێک کە مەسەڵەن زانیمان LDL بەرزە زانیمان هەندێک جار قەڵەوە زۆر بێڵی فاتی هەیە یین چی ئەکەین ئەڵین تۆزە زیاتر بخۆ مەسەڵەن ئەگەر کوپە ئاوەکان بۆ کوپێک ئاو دوو کەوچک
ئەگەر کوپە ئاوەکانمان زیاد کرد احتمالەکات لەماوەی 24 ساعتە تۆزی زیاتری بۆ بکەین بیکەین بە 4 بیکەین بە 5 کەوچێک بۆی ئەمیش بۆ ماوەیەکی کاتی نابێ ئەوە بێت بۆ ماوەیەکی دوور و درێژ بێت چونکە کاریگەرێک کاتە سەر ڕێخۆڵەکانی و ئەگەر سەرنج بە دوای خواردنی سرکە تۆزێک سەڵتی ڕێخۆڵەکانت بۆ دروست هەبێت وی بۆ دروست نەبێت باشترە کەم خۆی لە دوو کەوچک زیاتر نەخۆی باشتر. دەستخۆش بێت دکتۆر زۆر بەخێر بیت پرۆگرامەکەمان پڕ کرد لە زانیاری زۆر سپاس دەکەین. سپاس بۆ ئێوەش. بینەرانی ئەزیز بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم سوودێکتان وەرگرت بێت ئاگاتان لە تەندروستی خۆتان بێت خواتان لەگەڵ. دووبارە سپاس بۆ دکتۆر سپاس بۆ ئێوەش کە لەگەڵمانە بەردەوام بوون خواتان لەگەڵ.